زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 167. ئیبراهیم ئەحمەد بلە ساڵی 1915 لە سلێمانی لەدایک بووە. ساڵی 1937 لە بەغدا کۆلێژی مافی تەواو کردووە و دوایەی بووەتە دادوەر. ئەو ساڵەی کۆلێژی مافی تەواو کرد ناملکەیەکی بە ناوی ئەلئەکراد وەلعەرەب بڵاو کردەوە کە باس لە پەیوەندی نێوان هەردوو نەتەوەی کورد و عەرەب و ئاسۆی هاوکاریان دەکات. لە نێوان ساڵانی 1939 هەتا 49 بە هاوکاری خوا لێ خۆش بوو عەلاءەددین سەجادی گۆڤاری گەلاوێژیان دەرکردووە. ئەو گۆڤارە سەردەمێکی زێڕینی لە ژیانی ئەدەب و ڕۆژنامەنووسی کوردیدا هێنایە پێشەوە. ئیبراهیم ئەحمەد یەکێکە لە پەخشاننووسە هەرە دیارەکانی کورد. ڕووداوی نالەباری خۆماڵی، چەوساوە و هەژاران، نرکە و ڕاپەڕینی جوتیاران، ڕەوشی ڕامیاری، ژیانی پڕ لە مەینەتی ژنانی کورد و کۆڕی خەبات، سیمای هەرە دیاری، ناوچیرۆک و ڕۆمان و پەخشانەکانی ئەم کەڵا نووسەرن. لە شیعریشدا شیعری جوان و پڕ واتای هەیە، یادگار و هیوە لە پارچە شیعرە هەرە بەرزەکانی ئەم نووسەرن. ئیبراهیم ئەحمەد بەهۆی هەستی نەتەوایەتی و چاڵاکی ڕامیاریەوە لە ساڵی 1949 ڕەوانەی بەندیخانەی ئەبوو غرێب کراوە. بەهۆی ئەم گرتنەش چرای گۆڤاری گەلاوێژ کوژاوەتەوە. ئیبراهیم ئەحمەد جگە لە چیرۆک و پەخشان و شیعر و وەرگێڕان ڕۆژنامەنووسێکی بەتوانا بوو. ساڵی 1958 خاوەنی ئیمتیازی ڕۆژنامەی خەبات بووە. لە بەرهەمەکانی یەکەم کۆمەڵە چیرۆکی کوێرەوەری، دووەم ڕۆمانی ژانی گەل و دڕک و گوڵی بە چاپ گەیاندووە. ماوەیەک سکرتێری پارتی دیموکراتی کوردستان بووە و لە 8 مانگی چاری ساڵی 2000 لە لەندەن کۆچی دوای کردووە. پێشی ئەو پارچە شیعرەی بخینمەوە بزانین چمان لێرە خوێندەوە، تۆزێک بە کورتی دیسان باسی بکەمەوە. مامۆستا ئیبراهیم ئەحمەد نووسەر و ڕووناکبیر و شاعیر، هەندێک کەس نووسیتیان لە هەندێک سەرچاوە لە ساڵی 1914 لەدایک بووە، هەندێکیشیان نووسیتیان 15، ئەمن نازام کامە ڕاستە. لەو کتێبەی نووسرایە 15، بەڵام هەندێک جێش نووسیتیان 14. ئەوجا ئەمە لەبەر هەندێک هەردووچیم نووسی و لە ساڵی 2000 کۆچی دوایی کردیە. لێرە لە وێنەی بەخۆی و هاوسەرەکەی کە ناوی خاتوساجیدا ساڵح فەتاح ناسراو بە گەلاوێژ خان. ئەوە ناوی تەواوی نووسەری ئەوڕۆ. پاشان نووسرابوو یەکێکە لە نووسەرە هەرە دیارەکان، واتە نووسەرێکی بەناوبانگە و جێگەکەشی دیارە و نووسرا لە ساڵی 1937
کۆلیجی مافی تەواو کردووە لە بەغدا و بووە بە دادوەر. پاشان ئەو بەرهەمانەی کە بەرهەمی هێنایە کۆمەڵە چیرۆکی کوێرەوەری، ڕۆمانی ژانی گەل و ڕۆمانی دڕک و گوڵ. بۆ ماوەی 10 ساڵ گۆڤارێکی دەرکردیە کە بە خۆی خاوەن ئیمتیاز بووە لە ساڵی 1939 هەتا 1949. ئەوەش بەرگی یەکەم دانەی گۆڤارەکەیە، یەکەم ساڵ و یەکەم مانگ. هەندێک کەس ناوی دەنێن برایم ئەحمەد، هەندێک کەس دەنووسن ئیبراهیم ئەحمەد. نازانم هەردوو چی هەیە لە کاتی ئەگەر بتەوێت زیاتر لێکۆڵینەوە بکەی لەسەر نووسەر. مامۆستا برایم ئەحمەد کە خاوەن ئیمتیاز بوو و بە هاوکاری کەسێکی تریش، هەروەها لەگەڵ مامۆستا عەلاءەدین سەجادی کە سەرنووسەر بوو، گۆڤاری گەلاوێژیان دەرکرد. تیراژەکەی 1000 دانە بووە، واتە 1000 دانەیان لێ چاپ کردیە هەر مانگەی جارێک، واتە لە ساڵێ 12 جار ئەو گۆڤارە چاپ کرایە. لێرە لە وێنەی مامۆستا عەلاءەدین سەجادی کە لە بەغدایە لە یەکێک لە مزگەوتەکان پێشنوێژ بووە و ئیمام بووە و هەروەها سەرنووسەری گۆڤاری گەلاوێژیش بووە. لە ساڵی 1949 کە ئەو کات حکوومەتی ئینگلیز لە عێراق بوون، لە کاتی حکوومەتی نووری سەعید مامۆستا ئیبراهیم ئەحمەد زیندانی دەکەن، بێگومان کە زیندانیشیان کرد ئیتر گۆڤاری گەلاوێژ لە چاپ کردن دەکەوێ و ناتوانن چی دیکە گۆڤارەکەی چاپ بکەن. مامۆستا ئیبراهیم ئەحمەد باوکی خاتوهێرۆیە، خاتوهێرۆ کە هاوسەری مام جەلال تاڵەبانی بوو، یان کە مام جەلال تاڵەبانیش یەکەم سەرۆک کۆماری عێراق بوو بە هەڵبژاردن. و هەروەها لێرە دایکی خاتوهێرۆ گەلاوێژ خان کە بێجگە لە خاتوهێرۆ منداڵی دیشی هەیە لەگەڵ مامۆستا ئیبراهیم ئەحمەد، ئەو منداڵانە هەڵۆ، هاوڕێ، شاناز، هەتاو، لیلۆز و موژدە. ئەوە دەربارەی تۆزێک دەربارەی هەندێک ڕاستی دەربارەی ژیانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد. ئەوجا ئێستا تۆزێک ئەو هۆنراوە بەرەو ڕووناکی بخینمەوە. لە ناو جەرگەی تاریکیەوە دەست بە کەلەپچە و تەوق لە مل و زنجیر لە پێ، لە کانگای نەزانی و هەژاری و دیلیەوە کەوتوومە ڕێ، هاتووم ئەڕۆم بەرەو ڕووناکی. ناوچاوانم تفی پیا دێتە خوارەوە، پێم شەلی دارکاریە، فرمێسک لە چاومە قەتیس ماوە. پێستم بەسەر ئێسکمە وشک بۆتەوە، بەڵام بە دڵێکی وەک پۆڵاوە، ڕێم گرتۆتە بەر ئەڕۆم بەرەو ڕووناکی. ماندووم و ڕێگاکەم دوورە، برسیم دوژمنەکانم تێرن، ڕووتم و ئەوان پۆشتن، بێهێزم و ئەوان بەدەسەڵاتن، من دەست و پێ بەستراوم و ئەوان بەڕەڵان،
لەگەڵ ئەوەشە بە ویستێکی نەگۆڕەوە، بە گیانێکی نەبەز و زاتێکی مەردانەوە ئەڕۆم بەرەو ڕووناکی. نا نا من هەر خۆم نیم، بە تەنیا نەکەوتوومە ڕێ، هەزاران هەزاران هەزارین بەرەو ڕووناکی ئەڕۆین و بێگومان بە کوێرایی چاوی هەموو دوژمنان، سەرەڕای هەموو سەختی و تووشی و مەترسی و تاریکی ڕێوبان، گەییوین و ئەی گەینێ. ڕاوەکردنی پەیوەکان نامیلکە واتە کتێبەکی گچکە گەلاوێژ لێرە بە مانای ئەستێرەی گەلاوێژ و بە مانای مانگی سێیەمی هاوین و هەروەها ناوی ئەو گۆڤارەیە کە بەڕێزان عەلاءەدین سەجادی و ئیبراهیم ئەحمەد لە ساڵی 39 هەتا 49 بەیەکەوە دەریان کردووە و زۆربەی شاعیران و نووسەرانی کوردیش بەشدیاریان تیا کردووە. ڕەوش واتە بارودۆخ، مەینەتی ناخۆشی و کۆڵ و کۆڤان، کەڵە نووسەر واتە نووسەرێکی بەتوانە، نویسەرێکی مەزن، ڕۆمان چیرۆکی درێژ، قەتیس ماوە پەنگی خواردۆتەوە، سیما ڕوخسار خاسیەت بەویستێکی نەگۆڕەوە بە ئیرادەیەکی بەهێزەوە توش ناخۆشی و سەختی و مشەختی. ئێستا ئەگەر تەمەشای ئەو پارچە نووسینەی بکەین وەکو هۆنراوەیە، وەکو هۆنراوەی جۆری نوێیان پەخشانیش دەتوانین بڵێ لە ناو جەرگەی تاریکیەوە. لێرە گەر تەمەشای وشەکان کەین، مامۆستا ئیبراهیم وشەکانی کوو هەڵبژاردیە. لێرە وێنەیەک دێتە پێش چاومان کە ئەویش ئەوەیە دەست بە کەلەپچە، واتە دەستەکان بە کەلەپچەنە، ملەکەش کووە، ملەکەش تەوقی لێیە و پێیەکانیش زنجیرە، واتە هەموو جەستەکە بە جۆرەك لە جۆرەکان بەسرایتەوە، بە کەلەپچە، بە زنجیر، بە تەوق. کەلەپچە لە دەستە، تەوق لە ملە، زنجیریش لە پێیە. سەرەڕای ئەوەش نەزانین و هەژاری، لە کانگای نەزانی و هەژاری و دیلی. دیل مانای چییە؟ ئەگەر یەکێک کەلەپچەی لە دەست بوو، تەوقی لە مل بوو، زنجیری لە پێ بوو، دیلە، واتە ئازاد نییە. ئەگەر ئازادیش نەبی بێگومان هەژار دەبی، هەژاریش بووی و دیلیش بووی بێگومان نەزانیش دەبی لە هەمان کات. بەڵام لەگەڵ ئەوەش، لەگەڵ ئەو هەموو شتانەش کەوتوومە ڕێ، هاتووم ئەڕۆم بەرەو ڕووناکی. مادام ئەگەر وایە، ئەگەر بتوانین بەرەو ڕووناکی بڕۆین، نەزان نینە هەرگیز. کەواتە لێرە ئەو شانەی هەڵی بژاردیە وشەکان دژایەتی یەکن. یەکەچیان تاریکی، دژەکەی چییە؟ دژەکەی ڕووناکیە، تاریکی ڕووناکی. و لێرە نەزانی و هەژاری و دیلی دژی یەکتری نینە، بەڵکو بە هەمان واتا دێن، هەمویان سیفەتی نێگەتیڤن، سیفەتی نەرێنە بۆ مرۆڤ. لەگەڵ ئەوەش ئەو مرۆڤە ئەوها بارودۆخەکی خراپی هەیە، بەڵام هێشتا دەڕوا بەرەو ڕووناکی. ئێستا باسی خۆی دەکا، بێگومان ئەوە مەبەستم باسی خۆی نییە، ئەوە لێرە پارچە نووسراوەیە بۆ هەشیارکردنەوەی مرۆڤان. ناوچاوانم تفی پیادێتە خوارەوە، واتە بێجگە لەوەی کە دیلم هێشتاش
گاڵتەشم پێ دەکرێ و سوکایەتیم پێ دەکرێ و ئەشکەنجەشم دەدەن. پێم شەلی دارکاریە. دارکاری واتە بەدار لێیان داوا لە پێیەکانم. فرمێسک لە چاوما قەتیسماوە، واتە نامەوێ بگریم. فرمێسکەکان لە ناو چاوانم وەکو بڵێ وشک دەبنەوە، نایەنە خوارێ. یان فرمێسک نامەوێ پیشانی دەم کە ئازارەکانی خۆم نیشان بدەم، کاتە فرمێسکەکان دێن بەڵام لە ناو چاوانم دەمینێنەوە. پێستەکەم کووە، پێستەکەم بەسەر ئێسکما وشک بۆتەوە، واتە ئەگەر یەکێک پێستی گەشت نەبوو ئەوە واتە نەخواردن نەخواردنەوە نە هیچ شتێکم باش نییە، لەبەر هەندێ پێستم بەسەر ئێسکم وشک بۆتەوە. بەڵام لەگەڵ ئەو هەموو شتانە دڵەکەی کووە؟ دڵەکەی وەکو پۆڵایە. ڕێم گرتۆتە بەر ئەڕۆم بەرەو ڕووناکێ. ماندووم ڕێگاکەشم دوورە. ئێستا لێرە دیسان نووسەر زۆر زۆر بە جوانی بەڕێک و پێچی وشەکان دەکاتە خزمەتی نووسینەکەی. بۆ وێنە برسی دژەکەی چییە؟ تێر. ڕووت دژەکەی چییە؟ پۆشتە. بێهێز بەدەسەڵات. دەست و پێبەستراو بەڕەڵا. لە مابەینی خۆی بەراوردی خۆی دەکات لەگەڵ بەراوردی دوژمنەکانی. ئەمن برسیمە ئەوان تێرن، ئەمن ڕووتم ئەوان پۆشتەنە، ئەمن بێهێزم ئەوان دەسەڵاتیان هەیە، ئەمن دەست و پێم بەسراوە ئەوان بەڕەڵانە. بەڵام لەگەڵ ئەوەش ویستێکم هەیە، دەمەوێت بگەمە ئەنجام و ئامانجێک. ئەو ویستە قەت ناگۆڕێ. بە گیانێکی نەبەز نابەزی، زاتێکی مەردانە ئەڕۆم بەرەو ڕووناکی. لەبەر چ کووتوانیتی ئەوها بڕوا بەرەو ڕووناکی؟ لەبەر یەک هۆ، ئەویش ئەوەیە کە بەتەنیا نییە، بەتەنیا نەکەوتوویتە ڕێ. هەزاران هەزار هەزار هەزارین، هەزاران هەزاران هەزارین، هەزاران هەزار دەکا بە ملیۆنان. چونکە زۆرین، چونکە هەمومان دەڕۆین بەرەو ڕووناکی، بێگومان ئەوە دەبیتە هۆی کوێرایی چاوی دوژمنان. چونکە لەو سەختیەی، لەو تووشیەی، لەو مەترسیەی، لەو تاریکیەی هێشتاش دەڕۆین بەرەو ڕووناکی. گەیشتینە ڕووناکی و دەیگەینێ، چونکە زۆرین و بەیەکەوە یارمەتی یەکتر دەدەین، لەگەڵ یەک دەڕۆین، بێگومان دەگەینە ڕووناکی. لێرە ئەوە تەواو بووم لە باسکردنی ئەو پارچە نووسینە و هیوادارم خوێندکاری ژیر بچی نووسینەکانی دی مامۆستا ئیبراهیم بخینیەوە و بزانی کاتی خۆی نووسین کو نووسرایە، ڕۆمانەکان کو نووسراینە و ژیانی کوردان کو بووە لە ساڵەکانی 30ەکان و 40ەکان و 50ەکان و 60ەکان. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتا ئەوانەیەکی نوێ هەر بژی.